ئاهەنگی پێدانی مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆزە بە 57 قوتابی قورئان زیاتر لە 2 ساڵە دەستگای نووری حیکمە لە قیەڵەبجە کردوێتیەوە. بەشداربووانیش دڵخۆشن بۆی بەشداری و ئاخولیکیان کردووە و مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆزیان پێبەخشراوە. الحمدلله زۆر پێ خۆشحاڵین کەوا یعنی ئاهەنگێکی ئاوا ئەگێڕێت بۆ ئەوەی کەوا یعنی ساز کراوە بۆ ئەوانەی مۆڵەتی تەجویدیان بدرێتێ و مۆڵێت وەها مۆڵەتی قورئانیشیان بدرێتێت ئەوانەی کەوا یعنی بەشداریان کردووە لەم ئاهەنگە و لەمەی پێشووە کەوا یعنی قورئانیان خوێندوو. بەڕاستی سوێدێکی زۆرمان لێ وەرگرتووە الحەمد و سوپاس بەخوای گەورە. هیوادارم هەموو ئەو کەسانەی کە تا ئێستا نەهاتوونەتە ناو ئەم سەنتەرە بەشداریانە دەمان بەشداری بکەن بە شانازی و جێگەی شانازین دەستیان خۆش بێت. خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە ئیمڕۆ مۆڵەت درام بۆ جوان خوێندنەوەی قورئان، چونکە پێغەمبەری خوا فەرمێ خەیرکم من تعلم القورآن وعلمه. هیوادارم لەم دنیا کە مۆڵەتی قورئانم وەرگرت لەو دنیا تاجی نووریم بکرێتە سەر دایکم و باوکم و کەس و کارم. هەستێکی خۆشمان هەیە بەوەی کەوا ئیجازەی یەکێک لە پیرۆزترین شتەکانی سەر زەوی کە قورئانی پیرۆزە کەلامی خوای گەورەیە ئیجازەی ئەومان پێدرێ و ئێمەش بتوانین خزمەتی مناڵان و خەڵکی موسڵمانی پێ بکەین. دەستگای نووری حیکمە لە ساڵی 2009 لە هەڵەبجە کراوەتەوە. بەردەوام خولی جوان خوێندنەوە و فێربوونی زانستەکانی قورئانی پیرۆزی بۆ فێرخوازانی دەڤەرەکە کردوێتەوە و بەردەوامیش بەو جۆرە چالاکیانە دەدات. ئەم ئاهەنگە بریتیە لە پێدانی مۆڵەت بە کۆمەڵی لە مامۆسایانی خوشکیان و بران کە مەرجێکە بۆ کەسانێک کە قیراءە خوێنن ئەبێ ئەو ئیمتحانە بکات و لە 180 نمرە بهێنێ ئەو کاتە بە دەرچوو و حساب دەکرێت و ئێمە بەردەوامین لە خولەکانمانە و ئەمەیەکێکە لەو خولانەی کەوا بە پایان گەشتووە و نووری حیکمە بەردەوامە لە دەورەکانیە و بە تایبەتی ئێمە گرنگیە دەین بە قیراءە و بە تەفسیر و بە تەجوید و لە هاوینیشە ئێمە دەورە ئەکەینەوە بۆ سەرجەم زانستە ئیسلامیەکان و علومە شەرعیەکان. لە لقی هەڵەبجەی دەستگای نووری حیکمە هەزاران گەنج و قوتابی خولی پەروەردە و زانستە شەرعیەکانیان بینیوە و ئێستاش لە سنووری پارێزگاکە 600 قوتابی لە بوارە جیاوازەکانی زانستە شەرعیەکاندا هەیە و 12 قوتابیش بە تەواوی قورئانی پیرۆزیان لەبەر کردووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.